ڕووداوەکانی هاتوچۆ وەک جەنگێکی بەردەوامی سەرشەقامەکان بەردەوامە. ئەو ڕووداوانە گەورە و بچووک و منداڵ و پیر ناناسێت. ڕووداوەکانی هاتوچۆ خراپ بەکارهێنانی ئامرازەکانی گواستنەوە وەکمین وایە، هەر کات بەهەڵە مامەڵەی لەگەڵدا بکەی پێتدا دەتەقێتەوە. منداڵانیش بێبەش نین لەو ڕووداوانە. بەرنامەی ترافیک لاڵقەی ئەمجارە بە گشتی باز لە کێشە و گرفت و مەترسیەکانی هاتوچۆ دەکات لەسەر منداڵان. دەمانەوێت دۆخی هاتوچۆی منداڵان لە کاتی گواستنەوە و هاتوچوون لە قوتابخانە و لە کاتی پەڕینەوە لە شەقام و شوێنە گشتیەکان بخەینە ڕوو. بۆ نیشاندانی ئەو ڕاستیە تاڵ و مەترسیداری کە هۆکارە منداڵ ببێت بە قوربانی، ترافیک چیرۆکی ڕووداوێکی دڵتەزێن دەگێڕێتەوە کە دوای چەندین ساڵ خەونی خێزانێکی لەگۆڕنا. ئەو ڕووداوەش لە شاری کۆیە ڕوودەدات. کۆیە ئەو شارەی کە لە ڕووی کارگێڕیەوە سەر بە پارێزگای هەولێرە. لەو شارە دەچینە ماڵی و قوربانی کە ڕووداوەکەی هەمووانی تووشی شۆک کرد. من لە ڕووداوێکی هاتوچۆ لە شاری کۆیە لە هەیبە سوڵتان سعات 12 شتێک بوو، کاتی ئەوەی کە منداڵ دانەکەی کە دەستە مەکتەبێ جادەکی لێ دەڕوا بۆ ڕێی حاکمان. لەوێن دەرێ کچەکەم تەمەنی 17 ساڵ بوو سیارە لێدا. کچەکەم وەفاتی کرد. لێ بردمانە خستخانەی دکتۆر خالید دەکا هەیبە سوڵتان. لەوێش حاڵەی هەولێریان کردوین. چون لەوێش والحاصل کچەکەمان لێ وەفاتی کرد. کچەکەم دەچوو بۆ مەکتەب مەدرسە. سیارەک هات لەو جادەکە خۆی جادەکی تەسکە. کچەکەی منیش لە قەراغی جادە دەڕۆی سیارەکە لە ئەنجامی سەریحیدا کۆنتڕۆل لە دەستدا و لە کچەکەی منیدا. لەوێن دەرێ سیارەک هەڵی گرت بۆ فڕاندی بوو بردی وێ خستخانە، بەس گوتی 10 مەتری فڕێداوە. ئەو سیارەشی کە هاتووە وەکو باسییان کرد لە 120 ڕۆیوە مەرجێ بوو. یار بوو لە ڕەسیفی ئەو بەرەیدا بوو جێتایەکەی کە چوم لە ئاخر جار دوای تەمەشام کرد کە هیچی لێ نەمابوو، کە لی دابوو پەڕی بۆ ئەو بەرێش کەوت بەسەر تەنیشتیش. سیارەکە زۆر سەریع بوو. ئەمن ڕاکس و قوت بووم بەڕاستی. هیچ بڕیارێکم پێ نەدرا. لەوێ نەمتوانی شکاتیشی لێ بکەم، ئاگام لە خۆمنەوە بەڕاستی. وەزعکە زۆر ناخۆش بوو، ینی وەسفی ناکرێ. ئەو شتانە بە قسە ناگوترێ، هەتا لە خۆ دڕوونەدا نازانین چۆنە. لەگە من زۆر برادەر بوو. دەچمەوە بازار هەر ماچی دەکردن، داهاتمەوە دەبایە بە تۆبزی یەکتر ماچکەی. وەسفی ناکرێ بەڕاستی. ینی ڕۆژ ڕۆژ لەگە من دۆستایەتی بەقوتر و برادراتی وەکو باوکو و ئەولاد برادراتیمان زۆر بەقوت. لە ماڵێکە خۆم ڕێک دەخستم شای دەکردم، بزانێت چۆنم چۆن نییە. ینی غەڵەتەکەم هەبووە چای دەکردم. زۆری خەڵک ئێستا لە زۆر گەڕەکانی کۆیە سیارەی خۆی هەیە، منداڵەکەی خۆی دەبا لەبەر حسابە. زۆر ترساوە. ئەو کچی من لە شاری کۆیە کە سیارە لێدا کۆی هەژان بەڕاستی. زۆر خەڵک پێی سەیر بوو، خەڵک زۆر پێی مەعجوب. نەفەر هەیە برادری خۆمە دەیناسم، دەڵێ من لەو ڕۆژەوە ئێستا بە سیارەی خۆم دەیبەمە مەکتەب و لێوێش چاوەڕێی دەکەم دەینەوە. ناوێرم بەجێبێرم لەبەر خراپی ڕێگاوبان و ساقی خراپ. بەڕێوەبەری پۆلیسی هاتوچۆی کۆیە باز لە گیان لە دەستدانی ئەو منداڵە و هۆکارەکانی ئەو ڕووداوە دەکات. ترافیک لەو بەدەدا چوونە دەیەوێت باسی لە بنەماکانی سەلامەتی هاتوچۆی منداڵان بکات و بزانین چی کراوە بۆ ئەوەی ئەو منداڵانە پارێزراو بن. بەداخەوە ساڵی ڕابردوو ڕووداوێکی هاتوچۆ بوو لە نزیک مەحکەمەی کۆیە کە بووە هۆی مردنی ئەم خوێندکارە تەمەنی 12 ساڵ بوو. ئەمەش زیاتر دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم حالەتە دەتوان بڵێم دەنجی داوە لە نێو قەزا و ناحەکانی کۆیە کە مناڵێکی ئەوها جوان بەهۆی پابند نەبوون بە شۆفێر و هەروەها
پابند نەبوون بە ڕێنمایەکانی هاتچۆ ئەو ڕووداوە جەرگبڕە ڕوویدا هۆکاری ئەو ڕووداوانەی کە ڕوودەدا بەداخەوە زیاتر دەگەڕێتەوە بۆ ناهۆشیاری ئەو مناڵانە کە نازانن کە کردداری پەڕینەوە ئەنجام بدەن و خاڵی دووەمش دەتوانم بڵێم دەگەڕێتەوە بۆ شۆفێر کە شۆفێر پابند نییە بە ڕێنمایەکان و بۆیە ئێمە داوا لە شۆفێران داوا لە دایکان و باوکان دەکەین کە مناڵەکان لە دواوەی ئۆتۆمبیل سوار دەکەن بۆ ئەوەی تووشی هیچ حالەتێکی نەخوازرا و زەربڕ نەبن تاکو ئێستا کە بابەتی هاتوچۆ وەکو بابەتێکی سەرشی نەخراوەتە ناو پرۆگرامی خوێندن بۆ ئەوەی هەر لە منداڵیەوە منداڵان بتوانن هۆشیارێکی هاتچۆیان هەبی تاکو تووشی هیچ حالەتێکی نەخوازرا نەبن. ترافیک دەچێتە گرتوخانی کاتی هەولێر و زیندانێک دەبینێت کە لە ڕووداوێکی هاتوچۆ سێ منداڵ دەشێلێت لە کاتێکدا بە تەنها هۆکار نەبووە بۆ ئەو کارە ساتە. ئەمن شوفێرێک ئاسایی لە ماڵەوە بوو ئەستان بڵ بوو ئیشەکی بڕۆمە دەرێ لە بۆ چەند کارێکی پێویست لە ڕێگادا ئاسایی وەک شوفێرەکانی تر ئاسایی دۆڕۆیشتین زیادە قەرە باڵغ بوو سیارێک لە پێشم ئیستابی کرد بە پێیز ئاگدارکردنەوە یانی چوار فلاشێک شتێک کە لە پێشی من نەمزانی کەسی لێە ئەم ئیستابم کرد خۆم لە ویلادە گەنجە کاتە پێشم لێمدا منداڵێک بوو لێمدا کە لەو منداڵمدا پاشماوە گیانمە خستەخانێ بەس بەداخەوە کۆچی دوای کرد ئەمانە لە کاتێکدا هەموو دەبێتە سەبەبی شتێکە یاخود حکومت کە هەندە شوێن دابینکردنی پەڕێنەوەی دانایە بۆ خەڵک کە خەڵک یان منداڵەکان چۆن پەڕێنەوەیان لە چێ دەپەڕتەوە چ وەختێک دەپەڕتەوە لە چ کاتێکدا دەپەڕتەوە منداڵە دێتە سەر جاری تەماشا ئولای ناکە دەپەڕتەوە گەنجە بە ئامان شەوە حیساب بۆی سایاقێک ناکە حیساب بۆی سیارێک ناکە سیارە ئاسنە پلێتێکە لێت دەدا دەبێت کە دەپەڕی و ئاگال لەولای خۆی بیان لێت شوێنێک دەپەڕێت لە چ کاتێک دەپەڕێەوە زیادە قەرەباڵغ هەیە خودنە شوێنی پەڕینەوە لە هەموو شوێنێک دانرایە حکومەت ئاسانکاری لە بۆ گشت لە کردێکە لەسەری بپەڕنەوە بەڵام لاەن دەکات حاڵەتدا هەیە یا خود ئەمان هەموو سەبەب لاەن حاڵەتدا هەیە داکووە کە منداڵەکان دێنێتە مەکتەب یا شوێنێک بیناڵ لە شوێن پەڕەوە لە چەند دەپەڕەوە بیناڵ لە چەند دەپەڕەوە یان خود نسحەتی ناکە گە زیادە قەرەباڵغ و تەماشا ئەولا بکە تەنها دەنێردێتە دەرێ کە ناردێت دەرێت تووشی حادسێک دەبیتن خەتە سایاقەکەش دەگرێت لە کاتێکدا ڕۆژنی زۆر ئاسایی بووە وەکو سیارەکانی دیکە کە هیچ مخالفە شتێکم نەبووە لەخوای بەزای بۆستانە هەموو شتەکە بەڵام کە شتەکە وایە لێ دەکە ئینسانەکە گیان لە دەست دەداتن حکومەتی زۆربەی شتەکان دەخاتە سەر ئەستۆی ئەو سایاقەکە سیارە شوفێرەکە سیار لێ دەخۆ کەو کاتێ لێمدا من هەتا ویستم سیارە زۆریش لێ دوورکەمەوە بەس ئەو لێ شێوە هاتەوە پێشم چەند جارێک خۆم لێ دوور کردەوە کە لێمدا تەنها قەلبی داڕما بوو قەلمی ڕووشا بوو بە زۆر بزانام زیاترەوەی بترسا بوو بە بۆنی ترسانەکەی تەنها 5 دقەشی نەبوو کە لێمدا بگەیانمە خستەخانەی بەڵام بەداخۆ پاشکەمە کۆچی دوایی کە لە شوێنێک دەپەڕنەوە سوێندی شوێنەکە بکەن ئایا چۆڵ نییە سیاری لێ سیاری لێ نیە یا شوێنی پەڕینەوە لێ نزیکە یای خودنا لە شوێنی پەڕینەوە پەڕنەوە ببوون بەبر لەبەر ئەوەی ئەمەش تووشی کێشە نەبین و ئاش خۆیان تووشی کێشە نەکەن ئامن ئێستا کە تەڵەبە من تەڵەبەی خۆ تەڵەباتی خۆم لە دەستدایە بەیماگەی خۆم لە دەستدایە ماڵێم لە دەستدایە لە کاتێکدا منداڵەتی ماڵی لەسەر ئەستۆیم لە کوڕە گەورەی ماڵێم هەموو شتێکم لە دەستدایە ماڵ دەی قوتابخانە داهاتوو زیندان ئێستا کە زیێکم زیندان لەو بەدەدا چوونە دەمانەوێت قوتابخانە و خێزان و لایەنی پەیوەندیدار لە بازنێک کۆبکەینەوە کە ئامانج پاراستنی سەلامەتیە و منداڵانەیە سەرەتا بەڕێوەبەری قوتابخانەیەک دەدوێنین و ئەو نیگەرانی خۆی لە چەند ڕستەیەکدا دەردەبڕێت دەبیستین و دەبینین کە ڕووداوی نەخوازرا و ڕوو دەدات قوربانیەکەی قوتابیە ئەمەش بەڕاستی دەبی هەوڵ بدەین ئەو کێشانە ئەو بەرتەسیانە و ئەو قوربانیانە کەم بکەینەوە چونکە بۆ نمونە قوتابی کە لە ماڵەوە دەردەچیتن بە ڕوێکی خۆش بە کەبگاتە قوتابخانە بەڵام لە کاتی گەشتنی قوتابخانە لەوانەیە وانەخواستە تووشی ڕووداوێکی هاتوچۆ بیتن کە ئەوەش کارەسات و مەرجی دەکرێتەوە. لە کاتێکدا بەشێکی زۆری شۆفێران هاوکاریە و منداڵانە ناکەن و ڕۆحی هاوکاری بۆ پەڕینەوە بووە بە پێشبڕکی لەسەر ڕێگە نەکردن. لێرە ئەوەی دەبێنرێت هیچ بەهایەک بۆ مافی پەڕینەوەی ئەو منداڵانە نییە.
نەبوونی ترافلایت لەو جادە و نەبوونی هۆیەکانی پەڕینەوە وەکو تونێل و وەکو جسری پیادا کارەسات زیاتر دەکاتەوە. ئێستا جادەی 100 مەتری ئەگەر لە چواردەی هەولێر بسوڕێنەوە هیچ هۆیەکی پەڕینەوە نییە، نە لە بۆ قوتابی نە لە بۆ گەورە نە لە بۆ بچووک. بۆ نمونە ئەگەر قوتابیەک کەوتەبی چۆن لەو جادەی پەرتەوە مەرجنی هەموو قوتابیەک سیاری هەبی و تەکسیەبی هاتوچۆ بکە، قوتابی هەیە لەوانەیە بە پێ پیادە بێتە ماڵ کەوکو 20مانە و جێشمان لە دەبی ڕۆژانە بەدەیان کەس بەوەی هاتوچۆی بەوەی هۆکارەکە بڕداوەکان هاتووە گیان لەدەستدا کە ناوی بوویتە تیرۆری سپی. منداڵانیش بە ئاخەوتنە کورتەکانیان دەیانەوێت خەونەکانیان نەبێتە قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ. ئێمە بپارێزن تکایە خێراییتان کەمکەنەوە. پاراستنی ئێمە ئەرکی ئەوەی شوفێرە. لە کاتی پەڕینەوە پێویستە وریابین پیشڕۆ مەبن باچیتر منداڵان نەبنە قوربانی ڕووداوی هاتوچۆ. خەونەکان نامەبن. پێویستە هۆشیاری هاتوچۆ ببێت بە بەشێک لە سیستەمی خوێندن. پێویستە هەمووات بابەن بە ڕێنمایەکانی هاتوچۆ بین. بەهۆی ئەو هەموو مەتەسی لەسەر منداڵان لە بواری هاتوچۆ کە تەنها لە یەک ڕۆژ لە یەک ناوچەی قەزای خەبات 2 منداڵ کەوتنە ژێر تای ئۆتۆمبیل کە دەم و دەستگیانیان لەدەستدا. جگەلەوەش ئەو ڕووداوانە ساڵانە سەدان قوربانی وای لێ دەکەوێتەوە. هەموو ئەو لێکەوتانە وای کرد ئەم ساڵە ڕۆژی قوربانیانی هاتوچۆ لایەنی پەیوەندیدار و ڕێکخراوێکی ناحکومی لە ڕێوڕسمێکدا هاوارکەن ئەیتر بەسە قوربانی و تکایە بمان پارێزن بکەنە دروشمی هاوار و بانگاوازەکەیان تا چیتر نەبنە خۆراکی و جەنگەی سەرشەقام کە شۆفێران کارەکتەری سەرێکین لاڵگیرساندنی. لە ڕاستیدا دەبینی لە ڕۆژگاری ئەمڕۆماندا کێشەی هاتوچۆ زۆر بووە. بەشێکی زۆر لە قوتابیەکانمان بەهۆی ڕووداوی هاتوچۆ جاریان ئەوەی لە ناو سیارە بوونە تووشی ڕووداوی هاتوچۆ بوونە یاخود بە پێ ڕۆشتونە سیارە لێداون. لە ڕاستیەکەیدا ئەم ڕووداوانە بووتە هۆی ئەوەی یاخود تووشی بەشێکی لە جەستەیان بریندار بێتن یاخود بەشێک لە جەستەیان لەدەست بدەن یاخودیش دەبینین ئەگەر هیچیشیان لێ نەهات لە پاشە کۆمەڵێک کێشەی دەرونیانی بۆ جێهێشتونە تووشی شۆکی دەرونی بوونە. خێزان زۆر بەرپرسە لە هۆشیارکردنەوەی منداڵ کاتێک کە منداڵ گەورە دەبێت هۆشیاری بکاتەوە وای ئەو منداڵە پەروەردە بکە کە خۆی بووتە پارێزگاری خۆی کاتێک کە لە شەقامێکدا دەپەڕێتەوە سەرەتا خۆی احتیمال بکاتە سەر خۆی دوای ئەوە شوفێر بەڕاستی کە دەبینی شوفێرەکانماندا زۆر بەرچاوڕوونی ئەوە ناکەن کە با بڵێن منداڵێک لە جادە دەپەڕتەوە لە بۆی سەبرکەنەوە یاخود لە بۆی ڕابگرن یاخود لە شوێنی قەدەغە سیارە ڕانەگرن. بێگومان پۆلیسی هاتوچۆش بەرپرسە لەگەڵ کاتێک ئەو حاڵەتانە دەبینی دەبی بەر لەوەی ببنە دیاریدا ڕووداویان لێ بکەوتەوە دەبی ئیجراعاتی لەگەڵ خێزانەکان و لەگەڵ شوفێری سیارەکان بکەن.
زۆربەی کات ئێمە دەبینین کە لە ڕووداوی هاتوچۆ منداڵ زۆربەی کات تووشی حاڵەتێک دەبێت تووشی ڕووداوێک دەبێت کە زەرمەند دەبێت لەو کاتەدا ئەمەش دەگەڕێتەوە سەرەوەی کە بەرپرسیاری دایک و باوک لەسەر منداڵەکە وەکو ڕای من پێم باشە کە هەموو دایک و باوکێک کورسی تایبەت بە منداڵیان هەبێت لە ناو سیارەکە ئەوە شتێکی زۆر گرنگە وە بزانم لە خواردەمەنی 6 مانگیەوە زۆرێک کورسی هەیە تاوەکو 6 مانگی تاوەکو 6 ساڵیش پێویستیان بە کورسیە بەڕای من ئەوە ئەگەر دایک و باوک ئەو لایەنە ڕەچاو بکەن حاڵەتی ڕووداوی هاتوچۆ کەمتر دەبێتەوە و ئەگەر ڕووداوی هاتوچۆ ڕووشیدا ئەو منداڵەکە زەرمەند نابێت. دەپرسین بۆ هۆشیارکردنەوەی ئەو منداڵانە بۆ خۆپارێزیان چی کراوە بۆ مەبەستە ترافیک دەچێتە قوتابخانەیەک کە هەوڵ دەدات پەیامی هۆشیاری لە بواری هاتوچۆ بڵاو بکاتەوە کە ڕێگەیەکە بۆ خۆپاراستن لە ئاگەری بەرکەوتن و ڕووداوەکانی هاتوچۆ. بە بڕوای من نەبوونی هۆشیاری خێزان هۆکاری سەرەکیە بۆ زیاتر ڕوبەڕووبوونەوەی ئەو حاڵەتە چونکە خێزانەکانمان تا ڕادەیەکی باش هۆشیار نین سەبارەت بە سەلامەتی ڕۆڵەکانیان وەک دەبینین لە جادۆبانەکان زۆر جار ئۆتۆمبیل لێ دەخوڕێ مناڵەکەی لە تەنیشتی داناوە یا مناڵەکەی لە جام سەری دەرهێناوە یاخود مەرجەکانی سەلامەتی هاتوچۆ پەیڕەو ناکات بۆیە ئەوە هۆکارێکی دیارە ئێمە وەکو خۆمان وەکو قوتابخانەکەی خۆمان هەوڵمان داوە قوتابیانی خۆمان هۆشیارکەینەوە سەبارەت بە چۆنێتی پەڕینەوە لە جادۆبانەکان چۆنێتی تەعامولکردن لەگەڵ جادۆبانە شتێکان و لە ڕێگەی پۆلیسی هاتوچۆشەوە توانیویانە سیمینار پێشکەش بکەن لە ناوەندەکانی خوێندن سەبارەت بە چۆنێتی هۆشیارکردنەوەی قوتابیان. ئێمە هەمومان بەشەچین لە سیستەمی هاتوچۆ یان شوفێرین یان پیادەین. کاتێک کەسی شوفێر مۆبایل بەکاردێنی لە کاتی لێخوڕینی ئۆتۆمبیلدا ئەوە یەکێکە لە هەرە هۆکارە سەرەکیەکانی ڕووداوی هاتوچۆ. لەبەرچی هۆکارە لەبەر ئەوەی لێخوڕینی ئۆتۆمبیل پێویستی بەوەی هەیە کەسی شوفێر تەرکیز هۆش بیر هەموو جەستەی لە لای لێخوڕینی ئۆتۆمبیلەکەی بێت. ئەوە یەکەکی ترە لەو ڕووداوە هاتوچۆیانەی کە بەڕاستی کارەساتە کە خەڵک تێیدا گیانی لەدەستدایە. هۆکارەکەی چی ئەوە؟ هۆکاری لێخوڕینە بە خوێرایی سەلامەتی ژیانی خۆمان بپارێزین. ڕۆژانە خەڵکەکی زۆر بەهۆی ڕووداوی هاتوچۆ گیان لەدەست دەدات.
پۆلیسی هاتوچۆ دەڵێت دەبێت شۆفێران خۆیان هەست بە بەرپرسیارەتی بکەن و ناکرێت هەر شۆفێرێک و قوتابخانەیەک و شەقامێک مەفرەزەیەکی پۆلیسی هاتوچۆی بۆ دابنرێت. ئەوەی دەبینرێت منداڵان لە جامی ئۆتۆمبیلەکان سەر دەردەکەن و ڕشتێنی سەلامەتی نابەستن و یان لە کوچە و کۆڵانەکان و ڕێگا سەرەکیەکان بێ گوێدانە خێزانەکانیان بڵاو دەبنەوە کامەش زۆر مەترسیدار و ڕێگە خۆشکەرە کە زیانی گیانی و خەبارەی ڕووداوەکان گەورەتر ببێت. بۆی ئەوان لێپێچینەوە دەکەن. جەناب دۆ شۆفێر پژێنێ دنیای نەبەستووە نازانم ئەگە خۆتان نابەستنەوە وەکو تەڵەبەی کە دەخینن هیچ ڕێنمایەکتان لۆ نهاتی یان هیچ ڕێنمایەکتان نەدیتۆ کە لە کاتی سواربوونی ئۆتۆمبیل لەبێ خۆتان بەستنەوە ئەمە لێرەدا خەتا لەنگۆ ناگرین ئەنگۆکو بار هەرگر وەکو تەمەنێکی بچووک وەکو تەمەنێکی بچووک لەوانەیە هۆشیاریەوەتانەوی بەس ئەو شۆفێرانێک کە هاتوچۆ بە ئێوە دەکەن کەمتەرخەم بەرام بە جەنابتان و دەبی هۆشیاری ئەوتان دەنێت کە ئەنگۆ هەر تاڵبە و خۆی ببەستەوە. ئەمە دەستخۆشی لە جەنابت دەکەین وەکو شۆفێر کە کورسی تایبەتت بە منداڵەکەی داناوە خۆتەوە خاتونەش خۆتان بەستاوە هیوادارین تەواوی شۆفێران ڕێنمایەکانی هاتوچۆ جێبەجێ بکەن وەکو جەنابەت هۆشیاری هاتوچۆیانە بێ و سەلامەتی گیانی منداڵەکانیان لەسەروی هەموو شتەوەدانێن. زۆر جار گلەیی زۆر دەکرێت بۆچی پۆلیسی هاتوچۆ سزای ئەو شۆفێرانە نادات کە سەرپێچی دەکەن لە بەکارنهێنانی پشتێنی سەلامەتی و زیاد هەڵگرتنی سەرنشین و خێرایی لێخوڕی چونکە منداڵان لە کۆتایی دەبن بە قوربانی ئەو کەم تەرخەمیانە کە پەروەردە و پۆلیسی هاتوچۆ و شۆفێران لی بەرپرسیار لە 2010 لۆ 2020 دەچی نزیکەی 9 ساڵ و 10 مانگە جەنابەت شۆفێری هەتاکو ئێستاکە ڕێنمایی هاتوچۆ جێبەجێ نەکردو هۆشیاری ئەوە نەداتە منداڵەکەت سەلامەتی منداڵەکەت پارێزی کە سەلامەتی منداڵەکەت کورسی تایبەتێ بە منداڵت لە پشتەوە ئێستا کە تووشی خوا نەخواستە تووشی ڕووداوی نەخوازراو بوون تووشی کارەساتی گەورە دەبوون زەرەری جانی و مادی بە جەنابەت دەگا. ئەو منداڵە لە پشتەوەیە نازانین تووشی کارەساتە دەکات تووشی کارەساتە چی تووشی ڕووداوە چات و تۆبی زەرە و زیانی پێدەگا بەخۆی قانونی ئەو ئێستا لە پشتۆنی ئێستاوا لە ناوەندی دەبی لە تەنیشتە خۆتی دانێ قایشەکەلوی بەستی بەڕێک و پێچی ئێستا منداڵەکە بینەوە تەنیشتە خۆت خاتون هەز ناکەی مەترسی لە سەرژانی منداڵەکان تێ لە پشتەوە دەبی کورسی تایبەتێ و زایدەن ئەو منداڵانەی کە لە سەروش 13 ساڵن دەبی پژێنەی دڵنیایی بەستن و ئەگەر منداڵی خوار 13 ساڵی کورسی تایبەتەیە. جەنابەت تووشی ڕووداوی هاتوچۆبی منداڵەکە ئێستا کە نازانم نە لە پشتەوەی نە لە پێشەوەیە و زائیدەن شوێنی تایبەتیە بە منداڵ جەنابەت کەم تەرخەمی بەرامبەر منداڵەکەت ئەمە ئاخر دەتانی بە پشتێنەی دڵنیایی یان کورسی تایبەت بە منداڵ هەیە لە پشتەوە بیبەستیەوە بۆی مەترسی لە سەرژانی منداڵەکەت نەبی و هەرچەندە تەمەنی بچووکە کورسی تایبەت بەخۆیە بە جەنابەت کەم تەرخەمی ژیانی منداڵەکە لە مەترسیدایە پژێنەی دڵنیایی لۆ نەبەستایە و جەنابەت وا ڕاوەستای کە ئاگاداری جامەکەی کردو لەوانەیە تووشی ڕووداوی نەخوازراو بی. ترافیک کە ئامانجلی هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە با پیادەڕە و شۆفێرانەوە ئەویش با پابەندبوون بە مەرج و ڕێنمایەکانی هاتوچۆ تا بتوانین کۆمەڵگەیەکی تەندروست لە ڕووی هاتوچۆ بنیاد بنین.